ئەوەندەشی بە گەنجان وت ئەگەر دەتەوێت قەت خەمبار نەبی لە ژیانە سەرکەوتوو بیت خوا گەنجە خۆشەویستەکانم گوێمان بۆ بگرن ئەمە پەیامی قورئانە سێ سیفاتی یوسف پێغەمبەرت تێدا بێ یەکەمیان هەوڵ بدە لە ئیشەکەی خۆتدا زانا بە هەر ئیشێک دەکەی بە گەندەڵی مەیکە پسپۆڕ بە تێدا ها یوسف چەند بە جوانی یەک موعجیزەی هەیە لەلایەن خواوەت لێکدانەوەی خەونە هەر یەکێک لە ئێمە خوا شتێکی پێبەخشیوین لە بواری خۆتدا زیرەک بە دووەمیشیان بەخشندە بە هەر پیشەیەکت هە بە ڕەزیل مەبە قرچۆک مەبە ئەها یوسف ناڵێ بەخوا بە کەسی ناڵێم خۆ بەس ئەو دەیزانێ پاشان زیاد لە حەدی خۆی بەخشندەیە پێت دەڵێم مانای خەونەکە ئەوەیە بە چی ڕزگارت دەبێ دوای چەند خۆشیت بەسەرا دێ بەخشندە بە لە زانستەکەتدا لە پیشەکەتدا سێیەمیان دڵپاک بە قەت غەرز لە زگ مەبە قەت بوغزاوی مەبە قەت بیری تۆڵەن نەبێ بەرامبەر بە کەسێک کە ڕۆژێ تۆی لەبیر نەبووە چاکت بەرامبەر نەبووە یوسف پیاوێک نەبوو چاکە بەدەستیاو بکە هیوا هێڵە چاکت بۆم هەبێت چاکەم بۆت دەبێ یوسف وا نەبوو وتی چاکت بۆم هەبێ هەر چاکەم بۆت دەبێ خراپەم لەگەڵ بکەی من خراپە لەگەڵ ناکەم هەر چاکە لەگەڵا دەکەم چاکەشم لەگەڵا نەکەی من هەر چاکە لەگەڵا دەکەم خراپە لەگەڵا ناکەم ئەو با منهەجی گەنجانی ئێمە بێ سەرکەوتوو دەبن